خی گەورە دەفەرمێ وەخولیق الئینسان ضعیفە، ئادەمیزاد دروست کراوە بە لاوازی، بۆیە هیچ کەسێک نییە بێکەم و کوڕی بێت، هیچ کەسێک نییە بێعەیب بێت. خەڵکی وا دەبینی کۆمەڵی نیعمەتی هەیە، خی گەورە کۆمەڵی نیعمەتی پێبەخشیوە، بەڵام چەند کەم و کوڕێکیشی هەیە. تەماشا دەکەی مرۆڤ خی گەورە دروستی کردو بە لاوازی، بە ضعیفی. جسمی لە ئەو لاشەی کە مرۆڤ هەیەی لاوازە. دەی ئێمە ئێستا لاشە ئێمە لەگەڵ ئەم مزگەوتا چەندە فەرقی هەیە؟ لە بەرامبەر شاخەکاندا چەندێ بچووک و لاوازین ئێمە. ئینسان تەکەبوری نەبێت لە بەرامبەر ئاسمانەکان و خۆرەکان و ئەستێرەکان و هەسارەکان. ئایا حەجمی ئێمە و قەبارەی ئێمە چەندێکە؟ بۆی ئینسان خی گەورە بە لاوازی دروستی کردو بۆی قەدری خۆی بزانێت، بۆی لە سنووری خۆی دەرنەچێت. چونکە خی گەورە دەفەرمی وەلا تەمشی فی الئەڕض مەڕەحە، بەسەر زەویە بە تەکەبورەوە مەڕۆ، خۆت بە گەورە مەزانە. چونکە هەر چەندێ گەورە بی بەلای خۆتەوە بەقەت شاخەکان بەرز نیت، لە ئاسمانەکان بەرزتر نیت، لە ئاسمانەکان و شاخەکان گەورەتر نیت. کەواتە تەکەبور مەکە، خۆت بە گەورە مەزانە. شانازی بە شتێکەوە مەکە کە خوا بە تۆی داوە بە کەسێکی تری نەداوە. ئەو کەسەی کە تۆ شانازی دەکەی بەسەری دا و پۆزی بەسەرا لێدەی، هەندێک نیعمەتەی خوا بەوی داوە بە تۆی نەداوە. کەواتە هەمومان لاوازیمان تایە، کەم و کوڕیمان تایە، کەسمان نییە بێعەیب و عار بین، بێکەم و کوڕی بین. کەواتە بۆچی تەکەبورمان هەبی و خۆمان بە گەورە بزانین؟ بۆچی تەکەبور بکەین بەرامبەر بە خەڵکی لە کاتێکە ئێمە لە چاو مەخلوقات و ئەم کەون و کائینەتەدا هیچ بوونیەکمان نییە و نقطەیەکین. بڕۆ لای شاخێ گەورە وەکو سفرێک و نقطەیەک دیاری. کەواتە حەجمی خۆمان، قەدری خۆمان بزانین، چونکە ئەوەی خۆی بە گەورە بزانێ لای خوا زۆر بچووکە، ئەوەشی خۆی بە بچووک بزانێ لای خۆی گەورە زۆر گەورەیە، مادەم ئیماندار بێت.